وەکو دەزانین کە پشووی خوێندکاران ئێستا بەشێک لە خوێندکاران قۆنەغا سەرەتاییەکان لە پشوودا لە ئەمانکەدا خوێندکارانی دیکە کە ئێستا لە تاقیکردنەوەکاندا مودێکی تر هەم تاقیکردنەوەیان کۆتایی بێت هەم پشووی هاوینەیان دەست پێ دەکات کاتە تا چەندێک گرینگە وا لە خوێندکارەکان بکرێت سوود لە پشووی هاوینەی خۆیاندا وەربگرن و بەتایبەت ڕۆڵی دایک و باوک. من میوانەکەم کە بەڕێزیان نووسەر و پەروەردەکارن کە لە هەولێرەوە لەگەڵمانن کاک سامی عەبدوڕەحمان. ئەم کاتۆ باش کاک سامی، سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان. ئێمە باز لە پشووی هاوینەی خوێندکاران دەکەین، بەڵام لە سەرەتایە بزانم دەکرێت هەر خوێندکارێک یاخود هەر منداڵێک بەهرەیەکی تایبەتی خۆی هەبێت تا چەندێک گرینگە ئەم بەهرەی منداڵەکان خوێندکاران بدۆزرێتەوە پاشان هەوڵ بدرێت پەرەیان پێ بدرێت. بەیانیتان باش، خۆشحاڵم کە لە خزمەتتانە. من زۆر خۆشحاڵم کە لە سەرەتایی دەستپێکی ئەم ساڵی خوێندن لە خزمەتی بینەرانی NRT بووم و ئێستا ژوا لە کۆتایەکە لەسەر پشووی هاوین قسە دەکەین. طبعاً من پێشەوەی بچمە سەر پرسیارەکەت ئەمەوێ باسیەوە بکەم کە پشووی هاوین کاتێکی زۆر باشە بۆ ئەوەی ئێمە بتوانین وا لە منداڵەکانمان بکەین پەرە بەلایەنە جیاوازەکانی خۆیان بدەن جگە تەنها لەلایەنە زانستیەکەی مەسەلەن ئەوانی لەو ئەوانانی کە لە خوێندنە لە قوتابخانە ئەیخوێنن. ئێمە ماوەی 9 مانگ تقریباً 8 مانگ 9 مانگ قوتابیەکانمان ئەخوێنن خوێندکارەکانمان لە قوتابخانە، بەڵام ئەو 3 مانگەمان هەیە، ئەو 3 مانگ 4 مانگەمان هەیە کە کاتێکی زۆر باشە بۆ ئەوەی گرنگی تەواو بدەین بەلایانی کۆمەڵایەتی منداڵەکانمان. یەک هەڵە تێگەیشتن هەیە بە عام لە کوردستانە، ئەویش وا ئەزانن کەوتت پشووی هاوین ئیتر ئەو منداڵە ئەبێ بە کەیفی خۆی کەی بێوێ هەستەیە بخەوێ ئایپادێکی بۆ بکڕیان ئێکسبۆکسەیان پاسکیلەوە ئیتر بڕات بە کەیف خۆی ئەوەی ئەیەوێ بیکە. ئەمە تێکدانی منداڵە ڕاستەکەی. پشووی هاوین بۆ ئەوەیە کە ئێمە بتوانین لایفستایلی منداڵەکانمان باشترکەین، باشتر لە منداڵەکانمان تێبگەین بە گوێری ئەو تەمەنەی خۆی پێویستی بچێت. طبعاً جیاوازە قۆناغ بە قۆناغ سەرەتایی ناوەندی دواناوەندی هەر یەکێک لەمانە پێویستی بەوەیە کە بە شێوازێکی جیاواز کاتەکانی خۆی بەسەر ببا و پەرە بەلایەنێکی جیاوازی خۆی بدا بە گوێرەی گەشەی جەستەی. ئەگەر بێمە سەر پرسیارەکەی جەنابەت بێگومان پشووی هاوین کاتێکی زۆر باشە کە ئێمە بتوانین توانا و بەهرە و لێهاتووی مناڵەکانمان بدۆزینەوە، بەڵام لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی ئەوەی کە بۆ نمونە کۆمەڵە دەوراتی جیاوازی پێ بکرێت لە بواری دەرونی، لە بواری پەروەردەیی بۆ ئەوەی کۆمەڵە تێستی دەرونی بکە توانای منداڵەکانمان بە تایبەتی لە دوای قۆناغی 3 سەرەتایی و 4 و ئەوانەوە بەدەر بخەین. لە هەمووی گرنگتر ئەوەیە دایک و باوک ئەو جیاوازیە قبول کا کە منداڵەکەی هەیەی لە منداڵەکانی دیکە. چکە بەداخەوە بەعام ئێمەوە ئەزانین ئەگەر منداڵێک لە قوتابخانە هەموو نمرەکانی تەواو بێ اینجا ئەمە مناڵێکی زیرەک و باش و لای خۆمان هاڵێ عاقڵە. بەڵام لە دەروزانی ئێمە شتێکمان هەیە بەناوی لە بواری پەروەردە و دەروزانی بەناوی جیاوازی تاکایەتی جیاتاکی. ئێمە کە خی گەورە ئێمەی دروست کردووە هەر یەکێکمان توانە و بەهرەیەکی جیاوازمان هەیە. لە پشووی هاویندا کاتێکی زۆر باشە کە ئێمە بتوانین بەهرە و توانای منداڵەکانمان بە شێوەیەکی ئەکادیمی و زانستی بدۆزینەوە، نەک بە جۆرێک خوانەخواسە چۆنەڵی بەراوردی کەین بە مناڵی دراوسەکەمان بە مناڵی خزمەکەمان. کاتە کاک سامی لێرەدا سەبارەت بەم بەهرە و توانای ئەو منداڵە دایک و باوک ڕۆڵی چی دەبێت؟ یعنی چۆن بتوانێت بەهرەی منداڵەکەی بدۆزێتەوە؟ دەکرێت بەهرەی منداڵەکەی لە وێنە کێشان بێت، لە میوزیک بێت، میوزیک ژەنین بێت، یاخود لە گۆرانی وتم بێت، یاخود هەر بەهرەیەکی دیکە بێت. تا چەندێک گرینگە ئەگەر هەر جۆرە بەهرەیەکی هەبوو هەم دایک و باوک پشگیری ئەم بەهرەی منداڵەکەشیان بکەن نەوەک بەهرەکەی کەم بکەنەوە یاخود کاڵی بکەنەوە. ڕۆڵی دایک و باوک لێرەدا چی دەبێت؟ هانەخان وەک ئاماژەم پێدا ئێمە جیاتاکیمان هەیە، جیاوازی تاکایەتیمان هەیە. ئێمە ئەبێ دایک و باوکەکان ئەو قەنەعەتیان بۆ دروست ببێت کە چۆنەڵێ ڕێز لە توانا و لێهاتووی و بەهرەکانی منداڵەکانیان بگرن و بەراوردیان نەکەن بە منداڵانی دیکە. ئەمە گرنگترین خاڵەکە ئێمە بێ دایک و باوک قەنەعەتی پێبێنین. و هەروەها ئێمە کۆمەڵە دەورات هەیە کە ئەتوانن سەردانی ئەو دەورانانە بکەن، بەشداریان پێ بکەن، بەڵام تکایە ئەو دەورانە زۆر گرنگە کە ڕێبەری پەروەردەی دەروونزان کۆمەڵناسی تیابێ، چونکە ئێمە لە هاوین هەر تەنها خوێندنی مەسەلەن بە ئینگلیزی و بیرکاری و ئەمانە بێت و لێزستانەکەش لە قوتابخانە هەمان شت بێ بێگومان ئەم منداڵە بێزار
داروماندووە بێ ئێمە کۆمەڵە تێستمان هەیە مەسەلەن بۆ نمونە مالتیپل ئینتەلیجنس زیرەکی جۆرا و جۆر ئەتوانێت ئەم تاقیکردنەوەی بۆ منداڵەکەی بکە یان IQ زۆر گرنگە تۆ بتانی بزانی توانای مناڵەکەت لە چیایە و پەری پێ بدەیت و ئەگەر ئەمانش بەردەست نەبوو گرنگە کە دایک و باوک بۆ من پرسیار لە مناڵەکەی بکات ڕۆڵێکیان تۆ حەزت لە چییە ئارەزووی چیەکەی حەزەکەی بچیتە کوێ چۆنەڵی پەرە بە چ لایەنێکی خۆت بدەیت هەیە لە بواری وێنە کێشانە باشە هەیە مەسەلەن حەزی لێ بۆ منە ئەمساڵ بەس مەلەوانی بکە قەیچەکە حەزی لێ تایکواندۆ بکە ئاساییە گرنگترین شتەوەیە دایک و باوک پلانێکدا بنێن بە درێژایی ئەو هاوینانەی کە دێتە پێشیان ساڵ بە ساڵ پەرە بە لایەنێک دوو لایەنی جیاوازی منداڵەکەیان بدەن بەس لە لای خۆمان ئەمەوێ ئەو خاڵە ئاماژە پێ بدەن بەداخەوە ئەزانن تەنها بیان بەنە پەیمانگایە کە بەس بۆ نمونە ئینگلیزی و عەرەبەکەی فێرکە ئیتر تەواو ئەمە گرنگە بێگومان بەڵام لەوە گرنگتر ئێمە ئەبێ گرنگی بە لایەنی جەستەیی منداڵ بدەیت بە تایبەتی لە سەرەتایی چکە لە سەرەتایی جوڵە زۆر پێویستە بۆ منداڵ زانەکانی بواری دەروزانی ئەڵێن منداڵ لە قۆناغی سەرەتایی ئەبێ ئەوەندە بجوڵە لە ڕۆژە کە شەوەکەی لەبەر ماندووبوونی ڕۆژەکە خەوی پیاکەوێت بۆیە کاکسامی ئەو لای من بۆتە پرسیارمە بەستت جوڵەکردن لە قۆناغی سەرەتایی چۆن نایە یعنی سەدایک و باوک ئەگەر منداڵەکان لە قۆناغێک سەرەتایی بێ پێویستە لەم هاوینەدا چۆن مامەڵی لەگەڵدا بکەن مەبەست لەوەیە کە ببرێت بۆ هۆڵێکی وەرزشی یاخود ئەنجامدانی کۆمەڵێک چالاکی ئەکرێ بە دوو بەشەوە هەندێک لە دایک و باوکەکان بە هەم ئەیان نێرن بۆ دەورات دەورەیەک ئەبێ لەگەڵ دەورەکەیان دابنیشن ئایا تا چەندێک گرنگیان بەلایەنی جەستەیی مناڵەدەن تا چەندێک مەسەلەن ئەیان بن هەفتانە بۆ مەلەکردن بۆ تۆپانێ بۆ باسکە بۆ یاریەکان بەعام بۆ شەترنج ئەکرێ مناڵ لەو تەمەنەوە وردە بۆ دەرکەوێت کە لە یاریکردن لەو بابەتانی کە پرۆسە عەقلیەکان زۆرتیایە بەرەو پێشەوە ئەڕوا جێبەجێ بکە ئەکرێ حەزی لە وێنە کێشان بێ ئەمانە هەمووی جوڵن یعنی بە کورتەکەی ئەو پەیامە بگەێنم کە لە قوتابخانە زیاتر گرنگی بەلایەنە معرفی و زانستیەکانە درێوانەکان ئێمە لە پشووی هاوین ئەبێ گرنگی بەوە بدەین کە یەکەم لایفستایلی مناڵەکانمان ڕێکخین نەک بەداخەوە بە کەیفی خۆی هەڵەسێت و بە کەیفی خۆی و ئازانێتە پشووی هاوین ئەمانای هەیە باسیشم کرد خاڵی دووەم ئەبێ گرنگی بەلایەنی جەستەیی و جوڵەیی منداڵەکە بدرێت ئیتر هەر جۆرێک بێ هەر خولێک بێ مەرجنیە خولێکی تایبەت بێ ئێستا مەسەلەن شوێنمان هەیە ئەتوانێت دایکەکە و باوکەکە و مناڵەکان پێکەوە بچن بۆ تایکواندۆ هەمووی پێکەوە بچن بۆ مەلەکردن ئەمە لەم ڕێگەیەوە ئێمە گرنگی بە دوو بواری مناڵەکەدەین یەکەم لە ڕووی سۆشیال لە ڕووی کۆمەڵایەتی بوون دووەمیش لە ڕووی جەستەیی و پەرەپێدانی لایەنی تەندروستی خۆی مناڵەکە کاکسامی هەرچەنە خۆش لە قسەکان تا ئاماژەت پێ کرد بەڵام باورتر باسی لێ بکەین ئەوش سەبارەت بە خول و دەوراتە بە تایبەت بەشێکی منداڵان دەکرێت بڵین بەشێکی زۆری منداڵانیش لە هەرێمی کوردستان لە کاتی پشووی هاوینەدا دەنێدرێنە خول و دەورە جۆرە جیاوازەکانی زمانی بیانی بێت ئەمە تا چەندێک ئێوە بە گرنگی دەزانن بە تایبەت لەم هاوینەدا هەم منداڵەکە دەچێتە دەرەوە چالاکێکی دەبێت هەم فێری زمانێکی نوێژ دەبێت بەڵێ بێگومان دەورات گرنگە بەڵام بەو شێوازە ناکە ئێستا هەمانە بەداخەوە لە سنتەرەکانە هیچ ستانداردێک گشتگیری نەکەم بەڵام بە شێوەیەکی گشتی ستانداردی تیانە بڕۆ پاسەکان تەمەشاکە جارە هەر لە ڕووی تەندروستی هاتوچۆوە من بە باشی نبینم چکە ڕۆژانە من لە شاری هەولێر ئەیبینم باردۆخەکە چۆنە بە گوێرەی ستاندارد پێویستە هەر قوتابیەک هەر منداڵێک لە پەیمانگاکان مەترونویەک بۆ 2 مەتری مربعی هەبێت لە پۆلە بەڵام بەداخەوە ڕێژێکی زۆر زیاتر لەو قوتابیتە لەو بەشداربانیتایە کە دانراوە بە پێی ستاندارد ناڕوە جگە لەوە بەشێک لە مامۆستا پێویستە هەموو پەیمانگایەک پسپۆڕێکی دەرونی پەروەردەکارێک لەوێ بێ پلان و بەرنامەکە پێشانی دایک و باوکەکە بدە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە بەداخەوە تا ئێستا لە کوردستان گرنگی پێنەدراوە ئێمە تەنها گرنگیمان بەلایەنە زانستەکەی داوە چکە پەروەردە سێشتی سەرێکە بەڕێزە یەکەمیان مۆزوعی زانستیە دووەمیان مۆزوعی دەرونیە سێمیان مۆزوعی سلوک و هەڵسو کەوتە بەڵام ئێمە وا ئەزانین ئەگەر مناڵەکانمان لە هاوینی شاد تەنها خەریکی فێربوونی زمانەکان و عیلم و زانستەکە بن ئیتر ئەمە باشە نەخێر بە جۆرە لە جۆرەکان ئێمە واکەین ئەو منداڵە چۆنەڵی بێزار بێت لە خوێندن تەنانەت لە زستانیشە تایبەتمەندی خولی باش بەڕاستی مەسلەی زمانەکان زمان گرنگە فێری ببێ بەس نەک تۆ هەموو ساڵێک بینێریتە دەورەیەک بەس وەکو لە قوتابخانە گرامەر و قەواعیدی پێبوتێت و نەخێ ئەمە هەڵەیە بەڵکم ئەتوانرێت لەگەڵ یا تەنها ڕستەی فێر بکرێ ئەمە وەکو تێبینیەک بۆ هەموو پەیمانگا بەڕێزەکان بۆ دایک و باوکانی عزیز لە هاوین زۆر گرنگە ئەو منداڵی تۆ بتوانێت ئەگەر بتوانێت دەوروبەری 1000
حوسەت بۆ هزار ڕستەی زمانەکە مەسەڵەن عەرەبیە یان ئینگلیزە بیکە بێگومان سوودێکی زۆر زۆری لێوەرەگرێت چونکە هەدەف لە خوێندنی زمانەکان چییە؟ فێربوونی زمانەکەیە. جا لە قوتابخانە تۆ بەس گرامەرەکە بێت و قەواعید بێت و لە پەیمانگاکەش هەر هەمان شێوە بێ ئێمە منداڵێک دروستەکەین کە ناتوانێت بەیانی دووبانی لە مووقیفەکە لە سەفەرێکە دوو کەلیمە زمانەکە قسە بکە. بۆیە تکاتان لە یەکەم یعنی مناڵەکانتان برێنە پرۆگرامێک برێنە خولێک کە گرنگی بە هەموو لایەنەکانی منداڵەکەتان بدەن. وەرزشی تیابێ، میوزیکی تیابێ، هونێری تیابێ، برنگەیمسی تیابێ، تەنانەت تێستی ئەوەی تیابێ کە مناڵەکەت لە چیا باشە اینجاوەکم تۆ ئەو پاری تیا سەرف بکە. تەنانەت گرنگە دایک و باوک تەمەشا بکە بزانێت لە پۆلا چەند قوتابی تایە و هاتوچۆی چۆنە، چەند مامۆستای هەیە. ئەمانە هەمووی گرنگی خۆین کە لە ستانداردی پرۆگرامەکانە هەیە لە پەیمانگاکان ئەگەر دایک و باوک هۆشیاریان هەبێت لەم بارەوە بێگومان پەیمانگاکانیش بە خۆیانە ئاچنەوە ستانداردی خۆیان بەرزەکەنەوە. ئێوە خۆتان جەنابتان پەروەردەکارن. ئەمێ بزانم ئەگەر منداڵێک حەزی خولەی نەبوو بچێتە خول و دەورات حەزی لە هیچ بۆ منە پەرەپێدانی بە بەهرەیەکی نەبوو فێربوونی زمانێکی بیانی نەبوو ینی لێرەدا دایک و باوک چی بکەن چۆن بتواندرێت هەم منداڵەکە سوود لە پشووی هاوینە وەربگرێت هەم کۆمەڵێک بێزاری لەو منداڵە دروست نەبێت. هانەخان ئێمە ئەڵێین کە لە پشتی هەموو ڕقێک بەرامبەر بە خوێندن و پرۆسەی فێربوون لە بواری زانستە مامۆستایەکی ستەمکاری لە پشتەوەیە. بەداخەوە ئەمە یەکێکە لە کێشە گەورەکانمان کە لە قوتابخانەکان بەشێک لە مامۆستایان وایان کردووە بە جۆرە لە جۆرەکان بەرامبەر قوتابیەکان خوێندکارەکانمان ڕەفتارەکەن کە ئەو قوتابیە تەنانەت خواخوای بێ پشوو بێ خواخوای بێ نەچێتە قوتابخانە. بۆیە یەکێک لە پێناسەکانی مرۆڤی زیرەک ئەوەیە ئەڵێ بەس حەزکاشتی نوێ فێربێ ئەمە مرۆڤێکی زیرەکە بەڵام ئایا تاچەنە ئەم پێناسەیە لە لای ئێمە گشتگیرە بێ ئەمە وەکو پێشەکێک بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەی جەنابێت. خاڵێکی دیکە دووبارەی ئەەکەمەوە ئەم خاڵە کە ئەوەیە کە دایک و باوک پێویستە جیاوازی بکەن لە نێوان منداڵەکانی خۆیان و منداڵەکانی خۆیان و منداڵانی دیکەش بە جۆرێک کە قەنەعەتیان بەوە بێت کە مناڵەکەی من ئەکرێ بەهرەی لە میوزیک بێ ناکرێ زەختی لێکم ئیلا بینێرم بۆ منە بۆ فێربوونی زمان حەزی لە مەسەلەن لە شەترەنجە نابێت بە زۆر بینێرم بۆ مەلەکردن پرسیارکردن لە مناڵ لە دوای وەرگرتنی پشوو لە قوتابخانە پرسیارکردن لە مڵاو زۆر گرنگە وای لێ بکەی کە تۆ ڕائیت هەیە تۆ بیرۆڕای خۆت هەیە ڕێز لە ڕای جیاوازی تۆ ئەگرین تۆ چیت پێ باشە بەسەر چاو بە لە خزمەت تابین مەسەلەن ئەگەر تۆ پێت باش بوو کە ئەوە نەکە خاڵی بی بکە ئەوە ئەبێ قەنەعەتی پێبێنی دوای ئەوەی کە قەنەعەتت پێهێنا ئیزنت لێ وەرگر ئینجاوەکم ئەیبی تاقی ئەکاتەوە ئەگەر پێی خۆش نەبوو بیبەرەوە ئەو شوێنی کە خۆی ئێوێ مەسەلەن ئێستا خولیای ئەسب سواری زۆر بووە تۆ ناکرێ بڵێ چی ئیسفادەیەکی هەیە لە زستانەکان نەوەڵا بڕۆ دەورەیەک کە باشترە نەخێر بۆ نمونە میوزیک بۆ نمونە یاریەکان وەکو وتم یاری شەترەنج زۆر گرنگە بۆ مناڵ ئەگەر حەزی لێبێ اینجا ئەمە پێویستی بە ڕۆشنبیرکردنی خێزانەکان هەیە بەعام بۆ ئەوەی ڕێز لە بنیاتی منداڵەکەیان بگرن کاکسامی ئەگەر بەغەزب بێت دایک باو لێرەدا ئەمە بەکار بهێنن تا چەندێک کاریگەری لەسەر منداڵەکە و تێکشکاندنی منداڵەکەش دەبێت بێگومان ئەو منداڵە هەم ڕقی لەو خولە ئەبێ کە بۆی ئەڕوا بە دڵەوە بۆی ناڕوا هەم ئیسفادەی لێ ناکە هەمیش ئەمە پێوترێت چەپاندن لە دەروونزانیە ئەم چەپاندنە دوایی بە جۆرێک لە جۆرەکانی دیکە ئازاری ئەو مناڵە ئەدا منداڵ هەتا قۆناغی هەرزەکاری ناتوانێت بەرامبەر بە دایک و باوکی بە جۆرە لە جۆرەکان ڕەتی بداتەوە کە ناتوانێت ڕەتی بداتەوە بە شێوەیەکی ملکەچی ئەو شتانە ئەکا کە دایک و باوکەکە زەختی لێکەن و پێیان باشە تەنانەت نەک تەنها لە هەڵبژاردننی دەورە بەڵکم لە هەڵبژاردننی جلوبەرگێک ڕەنگی تەنسیقی جلوبەرگێکی کاریگەری ئەبێ ئەم چەپاندن و ئەم زەخت لێکردنە دوایی بە جۆرێک لە جۆرەکان ئەو منداڵە لەوانەیە عینات دەرچێت لەوانەیە هەوڵ بدات حەز و ئارەزوەکانی لە دەرەوەی خێزانەکەی لە کەسێکی دیکە وەربگرێ لەوانەیە منداڵێکی تووڕە و عەسەبی دەرچێت بە جۆرێک لە جۆرەکان لەلایەکی ترەوە ئازاری دایک و باوکەکە ئەدات ئەمە خۆی بە تایبەت لە هەرێمی کوردستاندا هەیە ئەگەر بەشێکی دایک و باوکان بەو جۆران ینی بینیومانە گوێبیستی کۆمەڵێک لەم بابەتانە بووین کاتێک دایک و باوک دانەوە منداڵەکان وەکو خۆی بێت هاوشێوەی خۆی بێت ینی کۆپیەکی خۆی بێت هەم لە مامەڵە هەم لە هەسوکەوتی لە بیرکردنەوەی لە ڕەفتاری تەنانەت
دایک و باوک ئێوە منداڵەکەی بچێتە ئەو کۆلێژ و پەیمانگای کە خۆی دەوێت اختیاری بکات بۆ منداڵەکەی ینی حڕی اختیارکردن تا چەنی گرینگە بدرێت بە منداڵ لە هەمان کادا لێرەدا دایک و باوک پێویستە چی بکەن دەکرێت وا بکات منداڵەکەی خۆی کۆپیەکی خۆی بێت من هەمیشە ئەو قسەیەم کردووە هانەخان ئەم پرۆسەی کە ئێستا ئێمەیتیاین ئەم زەخت و زۆرکردنە لە منداڵەکانمان لە داهاتوە منداڵێکی ستەم لێکراوی داماوی فەقیری خاوەنی ئەوە نییە کە بڕیار بدات توانای بڕیاردانی نییە توانای ئەوەی نییە کە خۆی بڵێ ئەوەم ئەوێت توانای دەربڕینی هەست و سۆز و حەز و ئارەزوەکانی خۆی نییە ترسنۆک دەرەچێ اینجا جەنابەت ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگدا ئێمە دایک و باوکەکانمان بەعام ئەوەی کە خۆی لە ڕابردووان نەیتوانیەوە بەدەستی بێنێ ئێستا ئەوێ بە زەخت و زۆر مناڵەکەی بەدەستی بهێنێ یانیش پارەیەکی زۆری تیا سەرفەکان لە پۆلی 11 و 12 بەس لە پێنا ئەوەی کە نمرەیەکی بەرز بەدەست بێنێت و ئیتر لە ئەها ئەشتا عامەکەی خۆمان بەس بینێتە تۆب ئیتر گرنگ نییە بەلایەوە هەر بەشێک بێت چۆن بێ ئایا سەرکەوتووە بێ سەرکەوتو نابێ نا گرنگەوەی ئەو بەشێکی تۆبیان هەندەسیمان بۆ تەواوکە ئیتر ئەوە گەورەترین شانازیە ئەوە هەموو ئاواتی منە ئەمە یەکێکە لە هەڵە گەورەکان چکە ئەو دایک و باوکە لە ڕابردووی خۆی بەجۆ لە جۆرەکان ئێمە لە ڕووی دەرونیەوە کە لێکدانەوەی بۆکەین ئەوەیە کە لە ڕابردووی خۆی ڕازی نییە بەجۆ لە جۆرەکان ئێوێ حەز و ئارەزوو خولیاکانی خۆی یان شانازیەکانی خۆی بداتە مناڵەکەی و ئەو بۆی بەدەست بێنێ ئەم منداڵەش ئەگەری ئەوەی هەیە کە ئارەزووی لێ نەبێت جیاواز بێت توانای ئایکوی لەو ئاستەیانە بێ بۆیە بە زەختێکی زۆروا لەو مناڵاکە بچێتە ئەو بەشەی کە ئەم ئێوێ بێگومان من ئەمێ ئاماژە بۆ خاڵە بەم بەڕاستی ئاستی زانکۆکانمان دیار ئاستی زانکۆکانمان دیارە کە من هەمیشە وەکو چۆنەڵی تعلیقێک وتومە منداڵەکان یان قوتابیەکانمان لە زانکۆ ئەوەندەی فێری تەکنیکی وێنەگرتنە بن ئەوەندە فێری خودی عیلمەکە نابن ئەوەندەی خەریکی حەفلەی تەخەڕوجە بن ئەوەندە خەریکی پرۆژەکەیان نابن کە تەقدیمیکەن و بە ئامانج لێی بەرهەم و داهێنانێکی نوێ بە وڵاتەکەمان بۆیە ئەوە هەمووی ئەنجامی ئەو زەخت و زۆرەیە کە لە سەرەتاییەوە ئێمە کردومانە لە مناڵەکانمان بەداخەوە باشە سەبارەت بە تەکنەلۆژیا بەتایبەت ئێستا زۆر بەربڵاو منداڵان ئایپادێک تابلێتیکان بەدەستێ و بەردەوام بەکاری دێنن تا چەنە گرنگە لێرەدا دایک و باوک کات تەرخانکەن بۆ منداڵەکەی ینیڵێ بۆم نەتۆتوانی ئەمەنە کاژمێر تابلێتەکەت بەکاربهێنی یاخود تەکنەلۆژیا بەکاربهێنی یان دەکرێت بۆن منە ئایپادێک بدەیتە دەست منداڵەکە و بۆ چەندین کاژمێر جێبێڵی بەبێی بزانی کە چی بەکاردێنێ لەنێو ئەم ئایپادەدا ئێمە ڕۆژانە دەیان کەیسمان بۆ دێ دەیان کەیس کە منداڵەکەی بە جۆرە لە جۆرەکان خۆی گرتووە بە ئایپاد و موبایل و یاریکردنەوە کە تەمەنی گەورەیە تەمەنی 10 ساڵە کە لی دوورەخەیتەوە دەسەکە بە گریان و لە خۆدان و هاوارکردن دنیایەک مەسەلەن هەموو توێژینەوەکان ئاماژیان بەوە داوە ئەو مناڵانی لە سەرەتایی لە قۆناغی مەسەلەن 1 ساڵ 2 ساڵ 3 ساڵ زۆر مۆبایل و ئایپاد بەکاردەهێنن ئەو منداڵانە نیشانەکانی ئۆتیزمیان تیا دەرەکەوێت توانە عقلیەکان و گەشەی عقلیان گرفتی تەیەکەوێ و ئەوەستەیە هەموو ئەمانە دایک و باوکەکان ئەیزانن بەڵام خەلە لە ئەساسیەکە لێرەیە لە پەروەردەکردن و نەزانینی شێوازی مامەڵەکردنی دایک و باوکە لەگەڵ منداڵەکانە ئەوەیە بەشێکیان کاتیان نییە بەشێکیان ئەسڵەن خواخوایەتی بەس مەژغوڵ بێ ئیتر ئەم خەریکی ئەوە بێ کە خۆی ئێوێ ئیتر گرنگ نییە بەلایەوە مناڵەکەی خەریکی چییە دەیان کەیساتمان هەیە کە بەهۆی یوتیوبەوە بەهۆی سایتێکەوە یاری کردووە ڕکلامەیەکی مەسەلەن پۆرنۆگرافی هاتۆتە سەری چۆتە ناوی دەی حتاوەکم ئێستا تەمەنی 8 ساڵ 9 ساڵە خۆی گرتووە بۆ بابەتەوە ئێستا ئەڵێ نازانی چۆن چارەسەریکەین تەبانەوە بە پرۆسەیەکی دوورودرێژی دەرونی ئابێ بڕوا بۆ ماوەی چەند مانگێکە تا تێ ئەگەیەندرێ بۆیە بەداخەوە ئەمێ ئەوە بڵێم دایک و باوە کە ئەڵەی پشووی هاوین و ئەزانێ مناڵ هەرچی حەز لێبووی تر ئەبێ ئەوە بکە نابێ بە گوێرەی حەزیەکانی مناڵ ینی ئەوەی کە ئەو ئەیەوێ یان ئەوەی 100% حەزی لێتی نا ئەوەی حەزی لێتی ئەبێ بیخیتە چوارچێوەیەکی ڕێکوپێکی جوان بیدەی بەدەستیەوە و بە شێوەیە زانستیەکەی مۆبایل و ئایپاد گرینگە هاناخان لەم سەردەمەیە ئێمە ئەم ئەزانین هەر ئێستا لەم ژوورەیە کە من تیا دانیشتوم دنیایەک بابەتی تایە کە پەیوەندیدارە بە ئایتی و تەکنەلۆژیاوە ئەبێ منداڵ فێری ببێ لی بزانێ بەڵام ئەبێ دایک و باوک ئاگدار بێ سەیری چی ئەکات
چی یاریەکە کات ئێمە یاریمان هەیە کە منداڵ بەرە و لادانی جنسیە بە بەرە و جۆرە لە جۆرکان هاوڕێگەز بازیە بە ئایا دایک و باوکەکانمان شارەزای ئەم یاریانن ئایا هیچیان خوێندوتەوە دەربارەی ئەو یاریانی کە منداڵەکانیانیکەن یەک خاڵی زۆر گرنگ هاوینان کاتێکی زۆر گرنگە کە لایفستایلی مناڵەکەت ڕێک بخەیتەوە و پێی بڵێ کە هەر شتێک کاتی خۆی بۆ دابنێ بۆ نمونە حەزی لێ ئایپادکە تەواو حەقی خۆیەتی بەڵام هەتا تەمەنی 3 ساڵی کارەساتە ئێمە لە دەخوزانین پێڵین کفرە مناڵ تەماشای ئایپاد و شاشەی و تەلەڤیزیۆن بکە لە دوای تەمەنی 3 ساڵ و 4 ساڵ ئاساییە یەک کاتژمێر هەتا 5 ساڵ لە دوای تەمەنی 5 ساڵ بۆ هەرزەکاری 2 کاتژمێر 3 کاتژمێر ئەویش بەسەریەکەوە نا پچڕ بۆ منەسی خولەک لێرە مەسەلەن لە دوانی ئۆڕۆ دەخولێکی تری ئەدەیتێ مەسەلەن شەوەکەی قەیچەکە لە دەوروبەری هەشتی شەو و 9 شەو 20 خولەکی دیکە ئەیدەیتێ نەک بەسەریەکەوە 3 ساعت خەریک بێت و بۆ ملی و بۆ قاچی و بۆ لانی دەرونی کاریگەری هەبێت اینجا ئەمە پەیوەندی بە دووبارەیەکەمەوە پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری ئەو دایک و باوکەوە هەیە کە تا چەندێک ئاگادارن و ئەزانن چ کارەساتێکی گەورەی دروست کردووە بەکارهێنانی مۆبایل و ئایپاد بە شێوەیەکی هەڕەمەکی و بەبێ ئەوەی کە سانسۆرێکی لەسەر بێ بەبێ ئەوەی کە کاتی بۆ تەرخان بکرێت. کاکسامی تا چەندێک گرنگە ڕێخستنەوەی لە چوونە دەرەوەی منداڵ بکرێت ئیتر لە هەر تەمەنێکدا بێ ئەمە بەسمە بەڵامی ئەو پرسیارم دەست بکەوێت لە کاتێکدا کە منداڵ لە پشی هاویندا بەشێکی ڕۆژانە لە دەروان بەسم چوونە دەرەوەی بۆ منە بۆ پارکێک بێ بۆ ناخواردنێک بێ بۆ هەشتێکی دیکە بێت تا چەندێک گەرینگە ڕێخستنەوەک لەمانەدا هەبێت و کاتی بۆ دیاری بکرێت دەکرێت منداڵێک هەموو ڕۆژێ چوونە دەرەوەی هەبێت. هانەخان وەکو لە سەرتاوە ئاماژەم پێدا پشووی هاوین کاتێکی زۆر باشە گرنگی بە لایانی سۆشیاڵی منداڵ بدرێت لایانی کۆمەڵایەتی منداڵ بدرێت سەردانی خزم و کەس و کارەکان بکەن بێگومان و هەروەها خزمانی ئەتوانن هاوڕێی نوێ بدۆزنەوە لە کۆڵان یاری بکەن بە گوێرەی ئەوەی کە پێویست بێ بەڵام ئەویش کاتی خۆی هەیە دایک و باوک جگە لەوەی کە هەموو ڕۆژێک بڕۆنە دەرەوە بێگومان ئەوە زەحمەتە هەموو خێزانێک بتوانێت هەموو ڕۆژێ هەڵەشە هەموو ڕۆژێ بەڵکم هەفتەی 2 جار 3 جار جارێک مەسەلەن جارێک تایبێتکەن بۆ کافتریایەک جارێک بۆ مەسەلەن پارکێک پارکە جیاوازەکان بکەن هەفتانە بۆ منە یاری منداڵانە بیکەن گرنگترین شت لێرە ئەو دایک و باوکە ئەبێ ئەو پەیامە بدا بە مناڵ ئەها ئاگادار بە مناڵی ینی ڕۆڵەکەم من لە هاوینا کاتت هەیە لە خزمەتام هاوکارتم لەگەڵتام گرنگیت پێدەدەم و لە زستانەکەش کە قوتابخانە هەیە تۆش ئەبێ گرنگی بە خوێندنەکەت بدەیت ئەمە باڵانسێکی جوان دروستەکە زۆر گرنگە لە قۆناغی هەرزەکاری دایک و باوک ئاگاداری ئەو هاوڕێیانە بن کە منداڵەکەی هاوڕێیەتیانەکە لە ڕێگەی سۆشیال میدیاوە چونکە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی دروستبوونی هەرزەکاری لاسار هاوڕێیە هاوڕێی چۆنەڵی ناتەن دروستە هاوڕێیەکە کە بەلایانی کەم 2-3 ساڵ لە خۆی گەورەترە ئەم هاوڕێیە لە تەمەنی هەرزەکاریە کە 2-3 ساڵ لەم گەورەترە تۆزێک لە پێشترە زیاتر لە شتەکان تێگا بە تایبەتی لە ڕووی سێکسیەوە لەوانەیە کۆمەڵێ وێنە کۆمەڵێ بابەتی بۆ باز بکە کە لەگەڵ عقڵێتی مناڵەکەی تۆ نەگونجێ بە هەڵەیە بەرێ بۆیە بێگومان دایک و باوە گرنگە کە سەردانی خزم و کەس و کار و دۆست و برادەران بکە بەڵام لەوە گرنگتر بزانێت کە مناڵەکەی تێکەڵی چێ بێ مناڵەکەی تێکەڵی چ جۆرە کەسێکی تکە دەبێت بە تایبەتی لە قۆناغی هەرزەکاریە چکە هەرزەکارێک ئەتوانێت کەسێکی تر بەلا ڕێدا بدەێت و گەورەترین کێشەی خێزانیشان بۆ دروست بکات. ئەمە دوا قسە لە جەنابتان وەربگرم کاکسامی. بەڵێ زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە دووبارەی ئەەکەمەوە پشووی هاوین کاتێکی زۆر باشە بۆ ئەوەی گرنگی بەلایانی دەرونی و کۆمەڵایەتی و پەروەردەیی منداڵەکانمان بدەین گرنگی بەلایانی جەستەیی و حەزەکانی مناڵەکانمان بدەین و هەروەها لایفستالیان ڕێک بخەینەوە نەک تەنها بۆ قوتابیەکان بەڵکم بۆ مامۆستەکانی زۆر گرنگە بە دوواداچوون بۆ خۆیان بکەن دووبارە چۆنەڵی فیدباکی منداڵەکان لە قوتابخانە وەربگرنەوە و پەرە بە خۆیان بدەن بە کورت و پوختی پشووی هاوین کاتێکی زۆر باشە بۆ ئەوەی ئێمە زیاتر هەنگاو بنین بۆ پەرەپێدانی لایانی دەرونی و جەستەیی و کۆمەڵایەتیمان. بەڵێ زۆر سپاس بۆ کاکسامی عەبدوڕەحمان و سەر و پەروەردەکار لە هەولێرەوە لەگەڵمان سپاس بۆ جەنابتان. سپاس بۆی بەڕێزش.